إن الحمد لله نحمده ونستعينه ونستهدي ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، یەکێک لە سیفەتە هەرە گرنگەکانی ئینسانی ئیماندار بریتیە لە ئەمینی و دەستپاکی و بریتیە لە ئەمانەت پارێزی. و ئەمینی و ئەمانەت پارێزی سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. هەر کۆمەڵگایەک، هەر شار و دێهاتێک ئەمینی و ئەمانەت پارێزی و دەستپاکیان لە ناودا هەبوو، ئەو کۆمەڵگایە خێر و بەرەکەتی لە ناودایە. بۆیە بە کورتی دەڵێن ئەمانەت پارێزی نیشانەی ئیمانە. ئەمانەت مەبەستمان لەوەیە هەر حەق و مافێک کە لەسەر ئینسان بێ ئەدای بکە ئەوە ئەمانەتە، یاخود هەر سپاردەیەک کە ئینسان لە لای بێت کە پێویست بێ بیداتەوە ئەوە پێی دەڵێن ئەمانەت. گوتراویشە ئەمانەت هەر فەرزێک خوای پەروەردگار لەسەر ئینسانی فەرز کردە بێ ئەمانەتە. نوێژ ئەمانەتە، ڕۆژوو ئەمانەتە، دانەوەی قەرز ئەمانەتە، ئەسپاردەیەکی خەڵکمان لەلایە بۆ ئەوەی کە بیدەینەوە لە کاتی خۆیدا ئەمانەتە. ئەمینی و دەستپاکی لە کڕین و فرۆشتندا هەر ئەمانەتە. ئەوە پێی دەڵێن ئەمانەت. هەر حەق و مافێک لەسەر ئینسان بێ ئەدای بکە ئەمانەتە، یاخود هەر سپاردەیەک لە لای ئینسان بێ ئینسان بیداتەوە ئەوەش پێی دەڵێن ئەمانەت و بریتیە لەوە ئەمانەت پێویستە ئینسان لە کاتی خۆیدا بیداتەوە. خوای پەروەردگار کە وەصفی ئینسانی ئیماندارمان بۆ دەکات، یەکێک لە سیفەتەکانی کە خوای گەورە باسی دەکات دەفەرمێ: والذین هم لأماناتهم وعهدهم راعون. ئەو ئیماندارە ڕاستەقینانە یەکێ لە سیفەتەکانیان ئەوەیە کە ئەمانەت پارێزن، وعد و بەڵێن دەبەنە سەر، چاودێری ئەمانەت دەکەن، و هەروەها ئەمینن و دەستپاکن، ئەمانەت لە کاتی خۆیدا دەدەنەوە و هەروەها ئەمانەت دەپارێزن. ئەوە یەکێکە لە سیفەتە گرنگەکانی ئینسانی ئیماندار. خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکات: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. إن الله يأمركم، ئەمر بە ئێمە دەکا بە هەمومان ئەمانەت بدەینەوە خاوەنەکەی خۆی و بیگەێنین بە شوێنی خۆی. ئیمامی شەوکانی دەفەرمێت ئەو ئاەتە هەموو ئەحکامەکانی شەرع دەگرێتەوە، ئەو ئاەتە هەموو خەڵک دەگرێتەوە و هەموو جۆرێکی ئەمانەتیش دەگرێتەوە کە ئینسان پێویستە ئەمانەت ئەدا بکە لە کاتی خۆیدا. ئەنجا ئەمانەت چەند جۆرێکی هەیە. ئەمینی و ئەمانەت زۆر گەورەیە و ئەمانەت پارێزی زۆر گەورەیە بەڕێزان. بۆیە ئەمانەت پارێزی و هەروەها ئەمانەت زۆر جۆری هەیە. چەند جۆرێکی ئەمانەت بە کورتی باز دەکەین. یەکەم، ئەمانەتی ئیسلام ئەرکێکە لە سەرشانمان کە پێویستە ئینسانی ئیماندار ئەو ئەمانەتەی کە خوای پەروەردگار بۆی ناردوین، ئەو دینە پاکەی خوای گەورە بۆی ناردوین، پێویستە ئێمەش ئەو دینە بە ئەمانەت بزانین ئەدایکەین و هەروەها ئەو دینە لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێ بکەین. بۆیە خوای گەورە دەفەرمێ: إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال. ئێمە ئەو ئەمانەتە کە ئەمانەتی دینداریە، ئەمانەتی دینە، دینی خوای پەروەردگارە، نیشانی ئاسمانەکان و زەویماندا، بەڵام ئەوان فأبين أن يحملنها وأشفقن منها،
نەیانتوانی کە ئەو دینە هەڵبگرن ئەمانەتی ئەو دینە هەڵبگرن. خوای گەورە چۆنیەتەکەی بۆ خۆی دەزانێ، بەڵام گرنگ وایە ئێمە کە خوای گەورە دەفەرمێ نیشانی ئاسمانەکان و زەویماندا ئەو ئەمانەتە وەکو خۆی بڕوامان پێی هەیە. بۆیە خوای گەورە دەفەرمێ فەئەبەینە ئەن یەحملنەها وەئەشفەقنە منها، هەڵیان نەگرت، مەترسیان هەبوو کە پێیان جێبەجێ نەکرێت. بەڵام وەحەمەلەها الئینسان، ئینسان ئەو ئەمانەتەی هەڵگرتووە کە ئەمانەتی دینداریە، کەواتە ئێمە ئەمانەتێکی زۆر گەورەمان لەسەر شانە، ئەرکێکی زۆر گەورەمان لەسەر شانە کە ئەمانەتی ئەو دینەیە پێویستە ئینسان وەکو خۆی جێبەجێ بکات و لە ژیانی ڕۆژانەیدا ئینسان جێبەجێ بکات. بۆیە ئەبوو ئەعلای مەودودی دەفەرمێت بەڕاستی ئەوڕۆ ئیسلام زۆر پێویستی بەوە هەیە، هەروەکو چۆن ئێمە شایەدی بە زمانمان بۆ داوە و بە قەولی شایەدی دەدەین، پێویستە بەکردەوە شایەدی بۆ ئەو دینە بدەین، واتە ئەو دینە لە ژیانی ڕۆژانەماندا لە ئاکار و ڕەفتارماندا جێبەجێ بکەین بۆ ئەوەی ببینە شایەت بۆ ئەو دینە پیرۆزە خەڵک کە تەماشای ئینسانی موسڵمانی کرد بزانێ کە ئەوەی لە قورئان و سوننەتا باس کراوە لە ئینسانی موسڵماندا هەیە و ئینسان شایەدی بۆ بدا و جێبەجێ بکات. سید قوتب دەفەرمێت بەڕاستی کەسانێک پێغەمبەری خۆیان سەرخەت صلی الله عليه وسلم کە ئیسلامیان بەکردەوە جێبەجێ کرد، کە قورئانی زۆریان تەبع کرد، بەڵام لەسەر وەرەقە و لەسەر مصحف قورئانیان تەبع نەکرد، لە دڵ و دەروونیاندا قورئانیان تەبع کرد، لە ژیانی ڕۆژانەیاندا ئەو قورئانە و ئەو دینەیان جێبەجێ کرد، ئەو پیاوانە پێغەمبەریان سەرخەت صلی الله عليه وسلم. بۆیە زۆر لە هاوڵانی پێغەمبەر کاتێک کە دەچوونە وڵاتان بازرگانیان دەکرد، کڕین و فرۆشتنیان دەکرد، خەڵک کە تەماشای ئاکار و ڕەوشتی ئەوانی دەکرد بەو ڕەوشتە پاکەیان مسلمان دەبوو. ئەوە بریتیە لە شایەدیدان بۆ دین. ئەو ئەمانەت پارێزیە جێبەجێکردنی ئەو دینە لە ژیانی ڕۆژانەماندا ئەمانەتێکە لە سەرشانی ئێمەی مسلمان دەبێ ببینە شایەدێکی چاکە بۆ ئەو دینەمان، چونکە ئێمە ئەمانەتی ئەو دینەمان هەڵگرتووە پێویستە وەکو خۆی ئەو ئەمانەتە ئەدا بکەین. ئەنجا هەر لە ئەمانەتی ئیسلام گەیاندنیەتی ئەو دینە بە دڵسۆزی، هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت ئەو دینەیان گەیاندووە بە ئەمینی و دەستپاکی. بۆیە خوای گەورە کە باسی هود پێغەمبەر دەکات و باسی پێغەمبەرانی تریش دەکات، دەفەرمێ ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی. هود پێغەمبەر بەگەلەکەی وت پەیامی پەروەردگارتان پێدەگێنم و ئەنە لەکم ناصح ئەمین، و ئەمن بەرامبەر بە ئێوە زۆر دڵسۆزم و زۆر ئەمین و دەستپاکم لە گەیاندنی ئەو دینەدا. پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت هەمویان ئەمین و دەستپاک بوون لە گەیاندنی دیندا و لە ڕاگەیاندنی ئەو دینە و هەروەها لە ژیانی ڕۆژانەیاندا لە هەڵسوکەوتیاندا لەگەڵ خەڵک هەمویان ئەمین بوون. پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بە محەممەد الئەمین ناسراو بوو، کاتێک ئەوانەی کە بڕواشیان پێ نەبوو بەڵام سپاردەکانیان لە لای پێغەمبەری خوادا دەنا صلی الله عليه وسلم، لەبەرەوەی دەیانزانی ئەو پێغەمبەرە ئینسانێکی ئەمین و دەستپاکە و خیانەت ناکات. ئەمینی سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت و یەکێکە لە سیفەتە هەرە گرینگەکانی ئینسانی ئیماندار. دووەم لە جۆری ئەمانەت بریتیە لە ئەمانەتی ماڵ و سامان لێمان دەپرسرێتەوە لە ڕۆژی قیامەتێدا، بریتیە لە ئەمانەتی ئەو جەستەیە کە خوای گەورە پێیداوین، ئەو ئەندامانە بریتیە لە عیلم و زانست و زانیاریەک، ئەوانەش هەمووی ئەمانەتن لە لای ئێمە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل. دەفەرمێ ئینسانی ئیماندار لە ڕۆژی قیامەتێدا لە دەشتی مەحشەر هیچ شتێک ناکات هەتا وەکو چوار پرسیاری ئاراستە نەکرێت. ئەو چوار شتە ئەمانەتە لە لای ئێمە دەبێ بیپارێزین. یەکەمیان پێغەمبەر دەفەرمێ عن عمره فيما أفناه، لەو ژیان و کاتەی کە خوای گەورە بە ئینسانی داوە لە ڕۆژی قیامەتێدا پرسیارمان لێ دەکرێت لە دەشتی مەحشەر ئەو کات و ژیان و عمرەی کە خوای گەورە پێیدای لە چیدا سەرفت کرد و بەسەرت برد. زۆر جاران ئێمە لە ژیانمان لە کاتمان بێزارین، دەڵێن باش شتێ بکەین بۆی کە کاتمان بڕوە، بەڵام کە ئەو کاتە ڕۆیشت ئینسان کە نەتوانێت تێیدا چاکە بکە و تۆی چاکە بچێنێت جارێکی دیکە ئەو کات و ژیانە ناگەڕێتەوە بۆ ئێمە.
دووەمیان پێغەمبەر دەفەرمێ وعن علمه فيما فعل لەو زانست و زانیاریەی کە ئینسان فێری دەبێت بە ئەندازەی ئەوەی کە ئینسان دەزانێت لە بەرامبەریدا بەرپرسیارە لە ڕۆژی قیامەتێ پرسیارمان لێ دەکرێت ئەو علم و زانست و زانیاریەت لە چیدا سەرو کرد خەڵکت پێڕێنمونی کرد بۆ ڕێگای ڕاست کۆمەڵگات پێ ئاوەدان کردەوە و ژیانی خەڵکت پێ ڕوون کردەوە یاخود خەڵکت پێ گومڕاکت خوا پەنامەندە ئیوا هەیە خوای گەورە زانست و زانیاری و علمی پێداوە لە جیاتی ئەوەی لە شاکەدا بەکاری بێنێ لە خزمەتی کۆمەڵگا بەکاری بێنێ کەچی کۆمەڵگای پێوێران دەکات کەچی خەڵکی پێ گومڕا دەکات کەچی خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبا خوا پەنامەندات هەر کەسێکمان بە ئەندازەی زانینی خۆمان کەم و زۆر بەرپرسیارین لە بەرامبەر ئەو زانست و زانیارەی کە خوای گەورە بە ئینسانی داوە سێمیان وعن ماله ئینسان لە ماڵ و سامان لی دەپرسرێتەوە ئەمانەتێکە ئەو ماڵ و سامانە و نەزانی دەبێ بە کەیفی خۆت تەسەڕوفی تێدا بکەی بەڵام ماڵ دوو پرسیاری لەسەرە من ئەینە اکتەسەبەه وفیمە ئەنفەقە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەو ماڵ و سامانە پرسیارمان لێ دەکرێت ئەو ماڵ و سامانەت چۆن پەیدا کرد و لە چیدا سەرفت کرد و چۆن سەرفت کرد بە حەڵاڵ پەیدایکە و لە ڕێگای حەڵاڵیشدا سەرفیکە چونکە ئەو ماڵ و سامانە لە ڕۆژی قیامەتێدا ئینسان لێ دەپرسرێتەوە و ئەمانەتێکە لە لای ئێمە چوارەمیان پێغەمبەر فەرمووی وعن جسمه فيما أبلاه ئەو ئەندام و جسمەی خوای گەورە بە ئێمەی داوا لە بەرامبەر هەموو ئەندامەکانماندا بەرپرسیارین ئەو ئەندامانە ئەو جسمەی خوای گەورە لاشەیەکی تەندروستی پێدایی لە عیبادەتی خوای گەورەدا سەرفت کرد لە ڕێگای چاکەدا سەرفت کرد یان بۆ خراپە ئەو ئەندامانەت بەکارهێنا خوا پەنامەندات واتە ئینسان بەرامبەر بە لاشە و جەستەی خۆی بەرامبەر بە ئەندامەکانی خۆشی بەرپرسیارە ئەمانەتن لە لای ئێمە لە ڕۆژی قیامەتێدا ئینسان پرسیاری لێ دەکرێت ئەوانەش هەموو ئەمانەتن دەبێ ئینسان بیان پارێزێت سێم لە جۆرەکانی ئەمانەت ئەوەیە ئەمانەت پارێزی و دەستپاکی لە کڕین و فرۆشتندا ئینسان هەر کڕین و فرۆشتن و معاملەیەک دەکات جۆرێکە لە ئەمانەت ئەو کارەی کە ئینسان دەیکات دەبێ وەکو خۆی ئەدای کات دەبێ بە حەڵاڵی ئەدای کات دەبێ بە ڕازگۆیی ئەدای کاتی کڕین و فرۆشتنەکە بکە نابێ خیانەت و خراپەی تێدا بکە خوا پەنامەندات ئیمامی غەزالی بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ محەممەدی کوڕی منکەدیر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کاتێک کە بەردەستێک و شاگردێکی لەسەر دوکانەکەی بوو کە کڕین و فرۆشتنی دەکرد و قوماشی دەفرۆشت دەفەرمێ ڕۆژێکیان شاگردەکە و بەردەستەکەی پارچە قوماشێکی فرۆش بوو کە بە 5 درهم بوو بەڵام ئەو بە زیادەی فرۆش بوو بە 10 درهم فرۆش بووی بۆیە محەممەدی کوڕی منکەدیر شوێنی پیاوەکە دەکەوێت هەتاوەکو ئەو پیاوە دەبینێتەوە پێی دەڵێ کاکە ئەوە بەردەستەکەم بە هەڵە پێی فرۆشتووی و زیادەی لێ وەرگرتووی یان ئەوە تا دەبێت زیادەکەت بدەمەوە یان ئەوەتانەیە قوماشەکە بێنەوە دانەیەکی هەڵبگرە کە بە 10 درهم بێت یاخود بماندەوە بۆ ئەوەی کە پارەکەت بدەینەوە پیاوەکە دەڵێ کاکە من ڕازیم دەڵێ کاکە من ڕازی نابم بەوەی کە بۆ خۆم ڕازی نیم خەڵک زیادەم لێ بسێنێت و ڕازیش نیم بەوەی کە شاگرد و بەردەستەکەم زیادە لە خەڵک بستێنێت بۆیە زۆر گرنگە کە ئینسان سعر زیاد نەکات لەسەر خەڵک بە زیادەشت بە خەڵک نەفرۆشێت بزانە ئەوە ئەمانەتێکە لە بەردەست ئەو کڕین و فرۆشتنە ئیوا هەیە چۆن بۆی هەڵکەوێت هەرچەندە بە زیادە بێ باکی نییە بە دەبێ بە 20 فرۆشی کێشەی نییە ئەمینی و دەستپاکی زۆر گرنگە بەڕێزان لە کڕین و فرۆشتندا ئەنجا ماڵی عیبدار بە چاکە مەفرۆشە ئەی ئینسانی ئیماندار ئەوەش ئەمانەتە دەبێ ئینسان تێیدا دەستپاک بێت ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت پیاوێکی بازرگان بوو قوماشی دەکڕی و دەفرۆش شاگردێکی هەبوو لەسەر دوکانەکەی ڕۆژێکیان تاوەکو چوو بۆ نوێش پارچە قوماشێکی لە سوچێکی دوکانەکەی دانابوو گوتی ئەوەیان عیبدارە ئەگەر کەسێک هات پێی بڵێ کە ئەو عیبەی هەیە بە کەمتر بیفرۆشە بەردەستەکەی کاتێک کە مشتریەک هات لەبیری چۆ بۆەوە کە ئەو پارچە قوماشە عیبێکی هەیە بۆیە بە چاک فرۆشتی و بە پارەی ساغ فرۆشتی ئیمامی ئەبوو حەنیفە کاتێک کە هاتەوە زانی بە هەڵە فرۆشتویەتی زۆر شوێنی پیاوەکە کەوت تاوەکو ئەو پیاوەی دۆزیەوە گوتی کاکە وەرە زیادەی لێوەرگرتووی بەردەستەکەم بە چاک پێی فرۆشتووی ئەو عیبەی هەیە یان دەبێ حەقەکەت بۆ بگێڕینەوە یاخود دەبێ دانەیەکی چاک هەڵبگری ئەوە ئەمینی و دەستپاکیە ماڵێک کە عیبی هەیە عیبەکەی بەیان کە
ماڵێک کە عەیبدارە بە چاک بە خەڵکی مەفرۆشە، ماڵێک کە عادیە بە ئەسڵ بە خەڵکی مەفرۆشە. کاکە ڕازگۆ بە لە کڕین و فرۆشتندا چونکە بەرەکەت دەخاتە ناو معاملە و کڕین و فرۆشتن. بەڵام ئینسان کە ناڕاستی وت خیانەتی کرد لە کڕین و فرۆشتندا بەڕاستی بەرەکەتی کڕین و فرۆشتن نایەڵێت. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما. کە ئینسان ڕاستگۆ بێت لە کڕین و فرۆشتندا ئەنجا بەیانی هەر عیبێ بکا کە ئەو ماڵە ئەو عیبەی هەیە، پێغەمبەر فەرمووی بەرەکەتی تێدەکەوێت. بەڵام وئین کەذەبا وەکەتەما، ئەگەر درۆت تێدا کرد و ناڕاستی تێداوت دوو لە ڕووی جەنابتان، ئەگەر عیب و عارەکەت شاردەوە، پێغەمبەر فەرمووی محیقەت بەرەکەت بەیعیهما. بزانە ئەی کاکی بازرگان، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو عیبەی بشاریەوە ناڕاستی تێدا بڵێ بەرەکەت لەو کڕین و فرۆشتنەدا نامێنێت. چوارەم لە جۆرەکانی ئەمانەت بریتیە لە ئەمانەتی ماڵ و منداڵ. دەبێت ئینسان چاک پەروەردەیان بکات، بەرەو ئاراستەیەکی دروست بیان بات. دەبێت ئینسان بە پەروەردەیەکی موسڵمانانە و دیندارانە پەروەردەیان کات، خەمیان بخوات، بیان بات بۆ شوێنێک کە پەروەردەیەکی دروستیان دەکات لەسەر ئەساسی دین. بۆیە پێغەمبەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن، شوانن لەوەی کە لە بەردەستاندایە لێتان دەپرسرێتەوە. پێغەمبەر بە فەرمووی والرجل راع على أهله. پێغەمبەر فەرمووی پیاو لەسەر ماڵ و منداڵی ئەوەی کە لە بەردەستیدایە بەرپرسیارە و شوانە. دەبێ بزانێ بەرەو ئاراستەیەکی دروست و چاکە بیان بات و پەروەردەیان کات. وهو مسؤول والمرأة راعية على بيت زوجها. ئافرەت بەرپرسیارە لە ماڵی پیاوەکەی بەرامبەر بە منداڵەکانی بەرپرسیارە. ئەو ئەمانەتن ئەو منداڵانە لە ڕۆژی قیامەتێدا ئینسان لی دەپرسرێتەوە چۆنت پەروەردەکردن، بەرەو چه ئاراستەیەکت بردن، چیت فێرکردن. ئەنجا فەرمووی وهو مسؤولة، بەڵێ ئافرەتیش بەرپرسیارە لەوەی کە لە بەردەستیدایە. پێنجەم لە جۆرەکانی ئەمانەت بریتیە لە ئەمانەتی بەرپرسیارەتی. ئینسان هەر بەرپرسیارەتێکی هەبێت لە بەرپرسی دەوڵەت و ڕئیسی دەوڵەت و حکوومەتێکەوە، هەتاوەکو دەگاتە کارمەندێک لە خوارەوە، ئەوەی کە ئینسان لە بەردەستیەتی بەرپرسیارە بەرامبەری پرسیاری لێ دەکرێت. ئەوە کە بەرپرس بووی، ئەوەی کە لە بەردەستدا بوو چۆن بەکارت هێنا و چۆن مامەڵەت لەگەڵدا کرد، ڕاستگۆ بووی و دەستپاک و ئەمین بووی یاخود خوا نەخواستە خیانەتت تێدا کرد. پێغەمبەر فەرمووی فەلئیمام راع. بزانە ئینسانێک پێشەوای خەڵک بێت، بەرپرسی خەڵک بێت، لێی دەپرسرێتەوە، بەرپرسیارە لە بەرامبەر خەڵک و میلەتەکەیدا. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە لە صحیح مسلمدا هاتووە، فەرمووی هەر ئینسانێک، هەر موسڵمانێک خوای پەروەردگار بیکاتە کار بەدەست، هەر ئینسانێک بەرپرسیارەتێکی هەبێت لە هەر ئاستێکدا بێ ئەوەی کە لە بەردەستیدایە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وهو غاش لرعيته. ئەگەر خیانەت لە بەردەستەکانی و لە میلەت و لە خەڵکەکەی بکات إلا حرم الله عليه الجنة. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إلا ئەو کەسە بەهەشتی لێ حرام دەکرێت. ئەگەر خیانەت بکات لە ئەوەی کە لە بەردەستیدایە، جا لە هەر جۆرێکی بەرپرسیارەتی بێت، خیانەتی تێدا بکات لە خەڵکەکەی، لە میلەتەکەی، درۆ و دەلەسەیان لەگەڵ بکات، زوڵمیان لێ بکات، ماڵیان بخوا، خیانەتیان لێ بکە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خوای پەروەردگار بەهەشت لەسەر ئەو کەسە حرام دەکە، خوا پەنەمەدات. ئەوەش جۆرێکی ئەمانەتە، بگرێت جۆرێکی هەرە گەورە و گرنگی ئەمانەتە کە ئینسان لە هەر ئاستێکدا بێ، هەر بەرپرسیارەتێکی هەبێت، دەبێ بە ئەمینی و دەستپاکی ئەو ئەمانەتە بپارێزێت. شەشەم لە جۆرەکانی ئەمانەت بریتیە لە پاراستنی نەهێنی. زۆر کەس هەیە گوێی لە قسەیەک دەبێت، کابرا پێی دەڵێ کاکە ئەمانەت بێ لە لات باسی نەکەی، بەڵام کە چۆ دەرەوە لە لای 10 کەس و 20 کەس باسی دەکات، کاکە دەڵێ بەس لە لای کەس باسی نەکەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا حدث رجل رجلا بحديث ثم التفت. ئەگەر ئینسان قسەیەکی لەلا کردی و پاشان لای کردەوە، ڕۆیشت لەو مەجلیسا پشتی لە تۆ کرد، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فهو ئەمانە. ئەوە ئەمانەتە، دەبێ بیپارێزی. ئەی ئینسان
وریا بە ئەو قسەیە ئەمانەتە، ئەو نهێنیەی لە لاتە ئەمانەتە، ئەو نهێنیە دەبێ بپارێزی. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئاوەش ئەمانەتە و جۆرێکی ئەمانەتە. حوتەمیان لە جۆرەکانی ئەمانەت بریتیە لە ئەمانەت پارێزی و ئەمینی لە کار و پیشەدا. ئینسان هەر کار و پیشەیەکی هەبێ کە تێیدا ئەمین بێ، دەست پاک بێ، بە دڵسۆزی بیکات، وەکو خۆی ئەدای کات، ئەوەش جۆرێکی ئەمینی و ئەمانەتە کە پێویستە ئینسانی مسلمان بیپارێزێت. جا ئینسان هەر کارێکی هەبێت، دوکانداری بێت، وەستایی و کرێکاری بێت، مهندسی بێت، دکتۆری بێت، مامۆستایەتی بێت، و هەروەها حیوان بەخێوکردن بێت، هەر جۆرێک هەبێت لەو کار و پیشەیەدا ئینسان دەبێ ئەمینی و ئەمانەت ڕەچاوکات و تێیدا ئەمین بێ و دەستپاک بێت. ئەوە کە ئینسان لە کار و پیشەدا ئەمین بێت بەرەکەتی دەخاتە ناو، بەڵام کە ئەمین نەبوو بەڕاستی بەرەکەت لە کار و ئیشدا نامێنێت. عەبدوڵڵای کوڕی موبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت پیاوێکی ئەمین و دەستپاک و تەقوادار بوو. لە باغی پیاوێک کە باغی هەنار بوو کاری دەکرد. ڕۆژێکیان گەورەکەی هادووتی عەبدوڵڵا چەند هەنارێکی شیرینمان بۆ بێنە. کاتێک کە هەنارەکانی هێنا لە بەردەمی دانا، هەنارەکان شیرن نەبوون، ترش بوون. گوتی عەبدوڵڵا ماوەی ساڵێکە دەمێکە لەسەر ئەو باغەی هێشتا نازانی شیرن کامەیە و ترش کامەیە. گوتی نەخێر قوربان، چونکە لێم نەخواردون. گوتی تۆ بۆچی؟ گوتی چونکە تۆ باست نەکردووە و ئیزنت نەدابووم، منیش خۆم پاراست وەکو وەرعێک تا ئێستا لەو باغێ و لەو هەنارەیەم نەخواردەوە، وتم نەوەکە حەرام بێت. لە کار و پیشەکەتدا دەستپاک بە و ئەمین بە، خوای گەورە بە چاکتر بۆت قەرەبوو دەکاتەوە. بۆیە سەیدەکەی زۆر پێی سەیر بوو، پرسیاری لە دراوسێکانی کرد کە وتیان ئەو پیاوە شایەدی دەستپاکی و ئەمینی و تەقواداریان بۆدا. دواتر ئەو پیاوە سەید و گەورەکەی وتی عەبدوڵڵا مەشوەرەتێکم هەیە، بە ئەو مەشوەرەتە بە تۆ بکەم. وتی ئینسان ئەگەر کچێکی هەبێ بیدا بەکێ باشە. وتی قوربان، یەهودیەکان بۆ ماڵ و سامان کەس بەشوو دەدەن، تەماعیان لە ماڵی پیاوەکەیدایە. مەسیحیەکان بۆ جوانی کەس بەشوو دەدەن، هەر تەماشای جوانی دەکەن. ئینسانی ئیمانداریش تەماشای تەقواداری دەکات. سەید و گەورەکەی وتی بەڕاستی ئەمنیش کچەکەی خۆم بەشوو دەدەم، دەیدەم بە ئینسانێکی تەقوادار و ئەمین و دەستپاک و چاکەکار. هیچ کەسێکیش وتی لە تۆ چاکتر نابینم، تەقوادارتر و ئەمیندارتر نابینم، بۆیە وەرە با کچەکەی خۆمیشت لێم ئارەکەم، مادەم هێندە ئینسانێکی دەستپاک و ئەمینی، هێندە ئینسانێکی تەقواداری. ئەو پیاوە خۆی پاراست نەوەکە تووشی حەرام بێ و دەستپاک و ئەمین بوو. خوای پەروەردگار کردیە خاوەنی باخەکە، کردیە خاوەنی کچی باخەکەش. ئەوەیە ئینسان بە حەرامی خۆی بپارێزێ، دەستپاک و ئەمین بێ، خوای پەروەردگار بە حەڵاڵی بۆی قەرەبوو دەکاتەوە. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بەڕێزان ئەوەمان پێ دەڵێت کە بەڕاستی دەستپاکی و ئەمینی و ئەمانەت پارێزی مایەی ئیمان و ئیسلامەتی جوانی ئینسانە، نیشانەی ئیمان و ئیسلامەتیە، نمونەیەکی جوانە لە دینداریدا بەڕێزان، یەکێکە لە سیفەتە هەرە گرنگەکانی ئینسانی ئیماندار. دووهەمیان گەورەترین سیفەتی ئینسانی ئیماندار ئەمانەت پارێزی و ئەمینی و دەستپاکیە. بۆیە خوای گەورە کە باسییان دەکات والذین هم لأماناتهم وعهدهم راعون، ئینسانی ئیماندار کەسێکی ئەمینە. سێم لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەومان پێ دەڵێت هەر کۆمەڵگایەک ئەمینی و ئەمانەتی لە نێودا بوو، ئەو کۆمەڵگایە بەرەکەتی لە نێودایە، ئەو کۆمەڵگایە ئەمن و ئەمانەتی لە نێودایە. بەڵام هەر کۆمەڵگایەک ئەمینی لە ناودا نەما، ئەو کۆمەڵگایە بەرەو فەشەل دەڕوات، بەرەو خیانەت دەڕوات، بەرەو لێک هەڵوەشانەوە و دوژمنایەتی دەڕوات. خوای گەورە پەنامان بدات هەر کۆمەڵگایەکیش ئەمینی و دەستپاکی لە ناودا بێت، تاکەکانی ئەمین و دەستپاک و ئەمانەت پارێز بن بە هەموو جۆرەکانیەوە، بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگار بۆ ئەو میلەتە و ئەو خەڵکە و ئەو کۆمەڵگایە بەسەریاندا دەڕێژێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان ڕازێنێتەوە بە سیفەتە بەرزەکان. یا ڕەبی خوای گیان بمان ڕێزێنیەوە بە هەر سیفەتی جوانی ئینسانی ئیماندار هەیە. یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان ژێنی، خوایە بە ئیمانەوە بمان برێنی، خوایە وەمان لێ بکەی ببینە نمونەیەکی جوان لە دینداریدا، شایەدی بۆ ئەو دینە بدەین بە کردار، بە ڕەفتار، بە ئەمینی و ئەمانەت پارێزی و دەستپاکیمان، خەڵک کە تەماشای سیفەتمان کات جوانی ئیسلامی بۆ دەرکەوێت. خوایە بمان گەڕی لەو کەسانە. یا ڕەبی خوایە گیان هیدایەتمان دەی، یا ڕەبی خوایە گیان لەسەر چاکە بمان ژێنی، خوایە لەسەر چاکە بمان برێنی،
خوای هەر کەسێک ناڕەحەتی و ناخۆشی هەیە دەروی ڕەحمەتی لێ بکەیەوە، هەر کەسێک قەرزداری هەیە لەسەری لا بدەی، خوای هەر کەسێک نەخۆشی هەیە بۆ خاتری ناوە جوانەکانت شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوای گیانە عاقیبەتمان خێرکەی لەسەر چاکە بمان ژێنی و لەسەر چاکە بمان برێنی لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزرامان کەی هەمومان بەیەکەوە بە بەهەشتی پڕنەز و نیعمەتی خۆت شادکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.